برهان غەلیۆن هەیە نووسەرێکی فکری سیاسی ئەلمانیە سووریا ڕەنگە زۆرتان ناوتان بیستوێت چونکە لەم کاتی مەسەلەی سووریایە ئەویش دەرکەوت ماوەیەک و ئێستا بۆ خۆی ساحەبی گروپێک یان مەجموعەیەک یان مەرکەزێکی استراتیجی ئەم پیاوە قسەیەکی جوانی هەیە ئەڵێ هەر وەختێک کە مقدساتی سوڵتەی دیکتاتۆری دەسەڵاتی دیکتاتۆری مقدساتی هەیە ئەویش خۆی وەکو ئەو کوردایەتیە فشە وەکو ئەو دەوڵەتە وەکو ئەم ڕێفراندۆم ئەڵێ کە ئەکێشرێ بە مقدساتی خەڵکە کە لە عەقڵی دەستە جەمعی میلەتەکەیە هەیە دوایی ئەمەی دەوڵەت زۆر سووک و ڕێسوابی بیرتان دێنمەوە ئەها خەڵک چۆن هوجومی کردە سەر مۆنومێنتەکەی یەکێتی مۆنومێنتەکە دەرغیلە بوو دەرغیلەی پارە کاک بەرهەم دکتۆر بەرهەم کاک کۆڵن پاوڵی هێنا هەردووکیان کاک نین تەبەن هەربەتەوە سوەوەڵی کاک کۆڵن پاوڵی هێنا بۆ سەر هەڵەبجە بۆ سەر مۆنومێنتەکە و نەختێ پارەی پێپەیەک ئەویش نەوتە دزێ پارەکە هەروەکو چۆن ئێستا ئاوا لەسەری بەرزانیەکەن نەوتی لێوەرەگرن چەکیە دەنە 5,000 دەمانچە بۆی مرد ژنەکەی بکوژێ و ژنەکەش فێری دەمانچە بەکارهێنان ئەم مۆنومێنتە خەڵک ئەزانی چیان لێ کردیان بە مەعبەدەکەی ئەبرەها پیساییان پیا کرد ئەبرەها کاتی خۆی وتی چۆن ئەم هەموو عالەمە چێ بۆ کەعبە عەرەبەکان چیان هەیە هەتاکو ئەم عالەمە ڕوو لێوەکە ئەم هەموو پارە و تیجارەتە ڕوو لێوەکە ئەبێ مەعبەدێ دروستکەم لەوە گەورەتر لەوە مهمتر ئەو حەبەشی بوو بەڵام حکمی یەمەنیانە کەرە و زەمانە سڕاعێکی لە نێوانی فارس و ئەوانە هەبوو لەسەر یەمەن مەعبەدێکی گەورەی دروست کردووەڵا بۆ شەو خەڵک چوو پیسایی پیا کرد ڕقی هەستا و بە فیلەوە هات بۆی کەعبە بڕوخێنێ گۆڕستانی شەهیدانی هەڵەبجە خوای گەورە بە شەهیدان وەریان گرێ و هەموو مەزلومەی کە بە غازی کیمیاوی کوژران لەسەر و شارەکەوەیە ئەو کاتێک ئەو مۆنومێنتە دروست کرد یەکێتی هاتویستی ئەم هەلە بقۆزێتەوە کە یەکێتی بێوێ ئەمریکا ڕاکێشێ بۆ مەیدانە و ئیتر خەڵک بیکا بە ڕەمزێک و بیکا بە هۆلۆکۆستی کوردان خۆی هۆلۆکۆستیشە چوە هۆلۆکۆستەکەی جوولەکە ئەوەندە مهم نییە کە لە ئیسرائیلە ئێستا ئەکبەر ڕەئس کڵاوت ڕەشەکەی پێکەنە سەری و ئاوا دێ بە دیاری و گوڵبێنەکە دانێ بەڵام کە خەڵکە جەماوەرە دین دۆستەکە کە خەڵکە کوردپەروەرەکەی هەڵەبجە کە خەڵکە داماوە مەزلومەکەی هەڵەبجە هەستی پێکرد ئەمە دەغیلەی پارەیە سەیتەرەیەکی ترە پارە کێشانەوەیکی تری یەکێتیە خەڵک هوجومی کردە سەری و سووتاندیان جا ئەو مۆنومێنتە ڕەمزی دەسەڵاتی یەکێتی بوو قەبرستانەکەش ڕەمزی مقدساتی میلەتەکە خۆیەتی کە هەر قەبرێ لەسەری نووسراوە ئەلفاتحە پارتیش ئێستا ئەمە ئەوێ ئەمە بکە